کوردستان سەرزەمینی پێک هاتە جیاوازەکان. پێغەمبەری خۆشەویستمان محەممەد درودی خوای لەسەر بێت کە یەکەمین کۆمەڵگەی مسلمانی لە شاری مەدینە دامەزراند لەسەر بنەمای پێکەوە ژیان دایمەزراند و ئەو ئازادی ئاینیەی لە شاری مەدینە هەبوو لە هیچ شوێنێکی دیکە بەدی نەکرا. ڕنگدانەوەی ئەم بنەما سەرەکیەی پێکەوە ژیان لای هاوڵانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت هەبووە. ڕۆژێک کریستیانەکانی نەزران دەبن بە میوانی حەزرەتی عومەر خەلیفەی مسلمانان درودی خوای لەسەر بێت. حەزرەتی عومەر لە هەیوانی مزگەوتی مەدینە مزگەوتی پێغەمبەر پێشوازیان لێ دەکات و ڕێگەیان پێدەدات لە ناو مزگەوتی پێغەمبەر نوێژی خۆیان بکەن. ئەمەیە ئازادی ئاینی لە ڕوانگەی خەلیفەی مسلمانانە. پێکەوە ژیان لە لای زانایانی ئیسلام دروشم نییە، بەڵکو قەناعەت و بڕوایە و کوردستانیش لانکەی پێکەوە ژیانی ئاینە جیاوازەکان. کوردستان زێدی پێکەوە ژیان و لێبوردەیی و لانکەی ئاین و ئاینزاکان و نەتەوە و پێکاتە جیاوازەکانە. باوشی بۆ هەموو پێکاتە جیاوازەکان کردووەتەوە و هیچ کات ئەو خەڵکەی کە لەسەر خاکەکەی ژیاون هەستیان بە غەریبی و زوڵم نەکردووە. لا کوردستان مسلمان و هەموو ئاینەکانی تر وەکو یەک لەسەر خاکی خۆیان ژیاون و هیچ کات جیاوازی مەزهەبی ئاینی هەستی پێ نەکراوە. مەسیحی، زەردەشتی و کاکەی و جوولەکەش لە کوردستاندا ژیاون و لەگەڵ مسلمانەکانی کوردستان وەکو برا ژیانیان کردووە. کورد هەمیشە میهرەبان بووە و باوەشی بۆ هەموو ئەو کەسانە کردوێتەوە کە ڕوویان تێکردووە. لە شەڕی تیرۆرستانی داعشدا کوردستان باوشی بۆ سەدان ئاوارەی ناوچەکانی ژێر دەسەڵاتی داعش کە زۆرینەیان مسلمان، کریستیان، کلدان و ئاشوری و ئێزیدی بووە کردوێتەوە. کوردستان بووە بەلانکەی پێکەوە ژیانی هەموو پێکاتە ئاینە جیاوازەکان. کریستیانەکان لە ناوچەکانی عێراق لەژێر هەڕەشەدا بوون، ڕوویان لە کوردستان کرد و ئێستا بە ئارامی و ئازادی دەژین و پەیڕەوی ئاینی خۆیان دەکەن. ئەو لێبوردەیە سیمایەکی جوانی کوردستانی پێشکەش بە وڵاتانی جیهان کرد کە لە وڵاتانی ناوچەکە بەدی ناکرێت. زۆر وڵات تەنیا وەکو دروشم و سیاسەت باسی پێکەوە ژیان دەکەن، بەڵام لە کوردستان پێکەوە ژیان بووەتە واقیع و لە واقیعەوە هەڵقوڵاوە کە خەڵکی کوردستان بە جیاوازی نەتەوەیی و ئاینیەوە بڕوایان پێیەتی.